بڕێنە لای یەکەم تەوەرمان؟ بەڵێ بێگومان ئەوەی کە زۆر جار ئێمە باس لە تەورەکانمانەکەین باسی گرنگی پەروەردەکەین، یعنی بۆ نمونە زۆر جارەڵین ئێمە پەروەردە و فێرکردن ئەم دوو دەستەواژەیە زۆر گرنگە. کاڵین پەروەردە لە خێزان و دەستپێیەکە ئەم پرۆسەی هەتا چێتە بەردەم سیستەمی خوێندن. کاڵی فێرکردن ئەچێتە بەردەم ئەو سیستەمەی کە مامۆستا وانە فێری زانست و زانیاری بە خوێندکارە بەخشێت. لە نێو ئەم سیستەمەیە ئێمە بەشکمان هەیە پێڵین وانەی هونەر. ئەم وانەی هونەرە تا چەند کاریگەری هەیە لەسەر سیستەمی پەروەردە، تا چەند گرنگە لە نێو خوێندنگاکان بوونی هەبێ، تا چەند توانراوە ئێمە بتوانین کادری باشی پەروەردەیی پێ بکەین، مامۆسای باشی پەروەردەیی پێ بکەین. ئەو مامۆسایانەی کە بەم قۆناغانەیە تێپەڕەبن دوجار لە خوێندنگای کۆمەڵی خوێندکارە چێتە بەردەمیان، تا چەند بە شێوازێکی ئەکادمی خوێندویانە کە چ ڕێگا و ڕێو شوێنێک بگرنە بەر ئەو ڕێگانەی وانەوتنەوە بگرنە بەر بۆ ئەوی کە بتوانە خوێندکار فێر بکەن سەحات. چکە زۆر جار ئێمە تومانە وانەی هونەر و وەرزش لە نێو خوێندنگاکانە زۆر جار فەرامۆشەکرێ بۆ کۆمەڵی وانەی تر، بەڵام ئەمە پێچەوانەکرێتی بۆ لەبەرەوەی کە هونەریش بەشێکی گرنگە، وەرزشی بەشێکی گرنگە، خوێندکار کاتوانێت لە ڕێگەی ئەم دووانەیەوە توانێت وزە وەربگرێ بۆی کە زانستێکی باش فێر ببێ. کەواتە ئێمە بە شێوازێکی ئەکادمی ئەم ڕۆمانەیە تێبکەین لەوەی کە ئایا لە نێو خوێندنگاکانمانە لە نێو سیستەمی پەروەردەیە وانەی هونەر گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە و چۆن ئەبێ ڕەچاوکرێ و ئەبێ چۆن بتوانن مامۆستای باشی بۆ دابنێن و بە شێوازێکی ئەکادمی ئەم مامۆستایە بتوانێت فێر بێت. بۆ ئەمە بەسە میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر جەواد نیحمەتمان کردووەکو سەرۆکی بەشی پەروەردەی هونەر لە کۆلێژی پەروەردەی بنەڕەتی لە زانکۆی سلێمانی. بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ ئامادەیەکە بفەرمێن. فەرموو مامۆستا. بەخێر بێ. بەیانی بەڕێز بەیانی باش زۆر بەخێر بێ بەخێر بێ خۆشحاڵین بە ئامادەبوونت. بەیانی باش دکتۆر بەخێر بێت. سپاس بۆ ئامادەبوونت زۆر بەخێر بێت. خۆشوی سەلامەت. دکتۆر پێمان خۆشە ئەمڕۆ لەسەر وانەی هونەر تۆزێک گفتوگۆ بکەین کە زۆر جار ئێماڵێن سیستەمی پەروەردە ئەبێ ساڵ بە ساڵ لە ئەپدەیتا بێ و لە شێوازێکی باشترا بێ. ئایا وانەی هونەر تا چەند گرنگە لە نێو سیستەمی پەروەردەیە؟ بەڵێ بەڕاستی لە پرۆگرامی خوێندنگاکان کۆمەڵی بابەت دانراوە بە حساب کتاب دانراوە کە ئەڵێ مەسەن پەروەردەی ئاینی و پەروەردەی هونەر و پەروەردەی وەرزش و زانستەکان و کۆمەڵایەت و ئیلە ئاخری هیچ شتێکی لە خۆڕاییدا نەنراوە. چونکە کەسایەتی مرۆڤ بۆ بنیادنانی کەسایەتی مرۆڤ پێویستی بە ئەم بوارانە هەیە. یەکێک لەو بوارانە پەروەردەی هونەر، یعنی لەو ڕۆژەوە مرۆڤ دروست کراوە هەر لە ئەشکەوتەکانەوە تا ئێستا مامەڵایەکە لەگەڵ هونەر لەبەر ئەوەی لە جیناتی مرۆڤ هەستکردن بە هونەر و چێژوەرگرتن لە هونەر لە بنیادی مرۆڤ هەیە. بۆیە بوونی ئەو بابەتە ضرورەتێکی سەرەکیە لە پرۆگرامی خوێندن. زۆر باشە. جا خۆی یەکێک لە هۆکارەکان بۆی کە هونەریان زانەوە بە تایبەت لەوانەکانی فێرکردن بۆ منداڵان ئەوەی کە داهێنان لە مناڵ زۆر بکە، حەزی بۆ هەر خوێندنەکە بە شێوەیەکی گشتی زۆرکە وە کۆمەڵێک هۆکاری دیکە. جا ئەبێت چۆن بێت ئەم تایبەتمەندی فێرکردنی هۆنەر لە وانەکەیە بۆی کە ئەو داهێنانە بەڕاستی لە مناڵەکە زۆر بکە بۆی کە ئەو حەزی خوێندنە بۆ مناڵەکە زۆرتر بکە. بەڵێ بەڕاستی یعنی پرۆگرامی خوێندنی پەروەردەی هونەری تێپەڕ بووە بە چەند قۆناغێک. ئێستا یەکێک لەو تیۆرە معرفیانە بەناوبانگە کە لە هەشتاکانی سەدەی 20 پەیڕۆکرا لە وڵاتی ئەمریکا و دوایی بڵاو بووە بەسەر هەموو وڵاتانی جیهان زیاتر، پێ ئەڵێن تیۆری پەروەردەی هونەری معرفی. جەخت ئەکا لەسەر سێ بوار. یەک مێژووی هونەر بۆ ئەوی بزانین پێشتر چی کراوە. ئەمجا چێژ و ڕخنەی هونەری بۆ ئەوی تۆ چۆن چێژ لە هونەر بگری چۆن ڕخنەشی لێ بگری خاڵە ئیجابیاتەکانی و ئەرێنی و نەرێنیەکانی چێ بۆ ئەوی هۆشمەندی هونەری ئەوێ. هەروەها ستاتیکا هەست بە جوانی. جوانی خۆی لە چی بەرجەستە ئەبێ؟ لە سروشت و لە کاری هونەریە بە شێوەیە گشتی. هەروەها بەرهەمهێنانی هونەری پراکتیکی، یعنی ئەوێنە کێشان و ئیشی دەست و شان و مۆزیک و ئەوان کەواتە جەخت ئەکری ئێستا لە پرۆگرامی خوێندن لەسەر ئەم چوار بوارە. جا چۆنیەتی فێرکردنی ئەم بابەتانە ئەمە پێویستی ئەکا بە پرۆگرامێکی توکمە داڕێژرا و بە شێوەیەکی ئەکادمیانە. لەبەر ئەوەی منداڵ یان فێرخواز لە زیاتر لە گزارشتی هونەری تێپەڕ ئەبێ بە چەند قۆناغێک.
هەموو قۆناغێک مەسەن پێش هێڵکاری لەدایک تا 2 ساڵ پێ ئەڵێن قۆناغی پێش هێڵکاری ئەمجا پێ ئەڵێن قۆناغی شەخبەتە ئەوەی شەقڵی پقلی مەسەن لە 2 بۆ 4 ئەمجا قۆناغی ئامادەکردن بۆ درکردنی شێوەکی ئەوەیش لە مەسەن لە 4 بۆ 7 ئەمجا درکردنی شێوەیی ئەمجا بێتە ئامادەکردن بۆ واقعی ئەمجا واقعی ئەمجا تاگاتە هەرزەکاری و برەوسەرەوە لە هەموو قۆناغێک لەم قۆناغات ڕێگای وانەوتنەوە و استراتیژی فێرکردنی تایبەتی خۆی هەیە ئەبێ مامۆستای پەروەردەی هونەری شارەزایەکی باشی هەبێ لەسەر ئەم قۆناغانە بۆ گزارشتی هونەری لای مندا و چ ڕێگا و چ استراتیژێکی بەکاربهێنی کە بشێ لەگەڵ ئەم سەردەما و بتوانێت ئاماجەکان بیپێکێنێ بە شێوەیەکی شیاوتر. زۆر باشە دکتۆر تا چەند گرنگە ئەم قۆناغە جیاوانە جیاوازانەی کە تێپەڕە بێ بۆ خوێندکار پێویستی بە مامۆسایەکی هونەرە تا چەند گرنگە ئەم مامۆسای پێش ئەوەی مناڵە فێری هونەرکە خۆی هونەرەکەی تیا بێت لەبەر ئەوە مامۆستایەتی هەموو مامۆستاک لە هەر بوارێک لە بوارەکان یەکێک لەو بوارانش بواری پەروەردەی هونەری مامۆستا ئەبێ 2 لایەن 2 ڕەهەند کۆنتترۆڵ بکە بۆیەوە تراوە چەپڵە بە یەک دەست لێ نادرێت جا لەبەر ئەوەی پێویستە هەموو مامۆستاک لە بواری پسپۆریەکەی خۆی شارەزایەکی باشی هەبێت لە ڕووی زانیاری و لێهاتی و کارامیەکان هەروەها هونەری وانەوتنەوە خۆتان دەزانن کاکسەر کۆخۆشت لە کۆلێجی پەروەردەی و لە بەشی پەروەردەی هونەری کۆمەڵێ لە پرۆگرامی خوێندن لە کۆی ئەو بەشەی جەنابتە کە منیش لێوێم سەرۆک بەشیەوە 47 لە میانەی 4 ساڵ 47 بابەت تۆپک یعنی دەخوێنرێ لە میانەی 4 ساڵ لە سەدا چلی ئەو بابەتانە خۆی 38 با بڵێن چل بابەتەکان بریتین لە بابەتی گشتی کۆردەلۆجی و کۆمپیوتەر و ژینگەی زانکۆی ئیلە ئاخری بابەتی پەروەردەی و دەروون ناسی ئەمجا لە سەدا 60 بۆ 62 بابەتی پسپۆریە جا لەبەرەوە ئەو لە سەداچ لە ئامادەکردنی مامۆستا بۆ هونەری وانەوتنەوە لە سەدا 62کەش بۆ لایەنی تەخەسوس پسپۆریەکە چونکە مامۆستا ئەبێ هەردوو لایەن هەبێ بۆیە ئەڵێن چەپڵە بە یەک دەست لێ نادرێت مامۆستا بەس هونەری وانەوتنەوە بێ و توانای هونەری مەسەنتیان نەبێ ناتوانێت ئاماجەکان بە شێوەیەکی تەندروست بیگەنێتە خوێندکارە ئەمەش دەکرێتەوە بۆ هەموو پسپۆریەک بەڕێزە تیشکە خێتە سەر ئەوەی کە دەربڕینەکەی شێوازی فێرکردنەکەشی ئەبێت فێر بکرێت ئەبێ بە چه شێوەیەک بێت و هەروەها لە بەشێک لە قسەکانت ئەبێ سەردەمیانە بێت ئێستا چ گۆڕانکاریەک هاتووەتە سەر شێوازی وانەوتنەوەی هونەر یعنی جاران بۆ نمونە پێیان وتێ بەعربیان ئەمشاق یعنی مامۆستا چووە نامپۆل هەنێکی ئۆبجێکتێکی هێنا و داینا لە بەرچاوی تەلەبەکان ڕسمیکەن و ئیتر تەواو یا مەسەن 4 گۆشە ئیلاخی ئیشی دەست ئێستا لە قۆناغی لە قۆناغەکان بە تایبەتی تا پۆلی 3 سەرەتایی ئەبێ سیستمی چیرۆک بێ تۆ باسی چیرۆکی بۆ بکەی ئەمجا بە خوێندکارەکە ئەڵێ دیمەنێک بۆ خۆت هەڵبژێرە لەو چیرۆکە لە ئیماجینێشنی خۆت بە ئارەزووی خۆت بە دڵخوازی خۆت بەرجەستەی بکە ئەمجا کە بەرجەستەی کرد مامۆستا قەت بۆی نییە بڵێ ئەمە هەڵێ و ئەمە ڕاستە لەم قۆناغ بەڵکو بۆی هەیە ژینگێکی فێرکردنی ئوروژێنەر بۆ فراهم بکات بۆ ئەوەی گزارش هونەری بکات لێرە مەطلوب نییە لێ ئەوەی مەسەن ئەمە ڕاستە و ئەمە ڕێژە و نسەبوو مەنزوور ئەوشتانە نییە هەندێک مامۆستا تا ئێسش بەداخەوە چونکە هەندێک زۆربینەیە مامۆستاکان سپۆرت نییە لە بواری پەروەردەی هونەری هەر ئەوە بەکارێنن یا خۆی ڕسمی شتێک ئەکا پەپولەیەکە ماسیک ئەڵێ لاساییکەنەوە ئەمە ناشێ ئەبێ بە پێ قۆناغەکانی تێبن ئەوەی هونەری گزارشتی هونەری فێریانکەی باشە دکتۆر ئێستا خۆزانی کە ژیان بەرەو پێشەوە ڕۆشتووە تەکنۆلۆژیا هاتوۆتە نێو بوارەکانەوە بە خۆشحاڵیش هاتوۆتە نێو سیستەمی خوێندنەوە کە زۆر ئاسانکاریەکە بۆ ژیان لەوانەیە منداڵێک ئەوەی چێژ وەرگێ لەوەی کە تۆ باسی ماسیەکی بۆکەی باسی بابەتێکی زانستی بۆکەی ئەوێ بیبینێت نایە بۆی باسکەیت چکە باسکردن ئەو هیچ لای نامێنێتەوە تا چەند ئەتوانین ئێمە تەکنۆلۆژیا بکەینە بەشێکی گرن لە پەروەردەی هونەریە تەکنۆلۆژیای فێرکردن تۆزی لە بواری خۆمە باسی بکەین مامەڵەکان لەگەڵ هەستەکان جا هەستەکان یعنی سەلمێنراوە لە ئەنجام دەرەنجامی توێژینەوەی زانستی هێندە ژمارەی هەستەکان زیاتر بەکاربهێنرێ لە پرۆسەی وانەوتنەوە هێندە باشتر فێر دەبێ فێرخواز و ماوەیەکی زیاتریش سەقامگیرە بێ لە مێشکی مرۆڤ بۆ نمونە هەستی بینین ڕێژەی لە وەرگرتنی زانیاری لە 1970 بیستنی 11
بۆنکردن 3.5 دەست لێدان 1.5 تامکردن 1 معنای چییە؟ معنای ئەوەیە مامۆستا ئەبێ تا پێ ئەکرێ هۆیەکانی تەکنۆلۆژیای فێرکردن بەکاربێنێ لە وتنەوەی 1 دەرسا بۆ ئەوەی دەوڵەمەندتر بێ. بۆ نمونە ئەگەر ئێمە بمانوێ شتێک فێرکەین لە بواری چێش لێنان دروستکردنی کێکە خواردەمەنیەک خۆ بۆت هەیە بە تێکس بێ خۆ هەیە بە کاسێتێک بێ بۆیە بە یوتیوبێک بێ فیلمێک بێ بەڵام کە بیبێتە ناو مەتباخ هەر لەوێ هەموو هەستەکان ئیشەکە باشتر فێرە بێ و ماوەیەکی زیاتریش لە مێشکە مێنێتەوە بۆیە یعنی تیۆری ئەبێ لە پێناوی ئەمەلی بێ پراکتیکی نەک هەر بەس ئەوها بێ ئینسان کاینێکی برگماتی ئەبێ شتەکان هەمووی بە ئەمەلی سوودی لێ ببینێ جینا بایخی پێنادە. جا دکتۆر زۆر جار لە ڕێگەی هوەرە هەوڵە درێت کار لەسەر هەستەکانی منداڵان بکرێت لانەی هەندێک لە منداڵان زیاتر پێویستیان بەمە بێت بوون هەندێک لە منداڵان هەیە پەروەردەی تایبەتیان پێویستە تا چەند پێویست دەکات لە ڕێگەی هوەر و وانەی هوەرەوە کار لەسەر ئەم هەستانە بکرێت بۆ نمونە بە قوربا منداڵ یاری بکات و فێر بێت کە هەستەکانی لەگەڵگا تێکەڵ بکات هوەرە مۆسیقایە شێوەکاری خۆشنووسی هەموو ئەمانە تا چەند گرنگە لە ڕێگەی وانەی هوەرەوە تۆ هەندێک لەوانەیە چارەسەر بۆ دەرونی منداڵ یان کێشەی منداڵ بهێنرێتە ئاراوە. بەڵێ هەر خۆی پەرەپێدان بە هەستەکانی مرۆڤ یان فێرخواز یەکێکە لە ئاماجسترەکیەکانی پەروەردەی هوەر چونکە کە تۆ مامەڵە ئەەکەی لەگەڵ هوەرە وێنە ئەکێشی ئیشێک ئەەکەی زیاتر تۆ هەستی بینین بەکار بۆیە هەستی بینین تیژ ئەبێ چونکە هەر شتێک هەر ئەندامێکی لەش زۆر بەکاری بهێنی پەرە ئەسێنێ یعنی ئەوەی مەسەن وەکو وەرزش یەکم جار مەسە ماسوور کەشتێکی نییە بەڵام کە بە پراکتیس سیرێکی عەزەڵات شتێ هەروەها هەستەکان وایە هێندە زیاتر بەکارهێنی هێندە کاراتر و ئاکتیڤتر ئەبێ و ورتریش ئەبێ جا ئەم هەستانش کەناڵی معریفەت و وەرگرتنی زانیاریە بۆ هەموو مرۆڤێک لە ڕێگای هوەرەوە وێنە کێشانە میوزیکە شانەوە ئیشی دەستە هەموو هەستەکانە کۆنە ئیش بەکارهێنانەوە بە بەردەوامی ئەبێتە مایی پەرەپێدان بە هەستەکانیان ئەو کاتە باشتر زانیاری و شتەکان وەرەگرێ بە شێوەیەکی وەکو ئینسانێکی شیاو تەندروست. زۆر باشە دکتۆر بینە سەر ئەوەی کە مامۆستای هوەر تا چەند گرنگە جارێکی تر ئەگەر ئێستا بە خۆشحاڵی و هەندێک لە مامۆستاکان لە نێو خوێندنگەکان ئەگەڕێنەوە بۆ ناو زانکۆبووی کە جارێکی تر بە شێوازێکی ئەکادمی سەردەمیانە بتوانن ڕێگاکانی وانەوتنەوەی وانەی هوەر فێر بن ئەمە تا چەند جارێکی ترسو دەکەینێتەوە بە خوێندنگە و سیستەمی خوێندن. بەڕاستی مامۆستا سەرکۆ یعنی گەلان یعنی پێوەەر هەیە بۆ ئاستی هۆشمەندی گەلان ئەو کۆمەلگا بایەخ بدا بە هوەر و هوەرمەندان و ڕێز بگرێت لە بەرهەمی هوەر هەر لە دێری دێرینەوە لە ئەشکەوتەکانی لاسکۆ تامێرە تا ئەمڕۆکە باس لە ئاستی بەرزی ئەو کۆمەلگاکە ئەو کۆمەلگایانەی کە بایەخ نایەن بە هوەر کە تایبەتمەندیەکی ئیلاهیە لە ناخی و مرۆڤ چاندوێتی ئەبێتە کۆمەلگایکی بایۆلۆجی بێتە کۆمەلگایکی بایۆلۆجی ڕۆشنبیر نابێ جا لەبەر ئەوە پەروەردەی هوەر وەکو ئەو بابەتەکانی تر خۆمان نەزانین لە خوێندنگاکانمە بایەخێکی وەکو ئەو مادەکان پێ نادرێت ئەمەش بەڕاستی لە کەمی هۆشمەندی دێ چونکە هیچی لەوەکان تر کەمتر نییە جا لەبەر ئەوە ئەڵێ مرۆڤ تەنها بەنان ناژێ مرۆڤ ڕۆحیشێ هەیە خوراکی ڕۆح چییە؟ ئەم مەسائلە هوەر و تەزەوقی هوەر و ئاین و ئەمانە ئەجینا ئەبێتە چۆن تۆ برسیتە لە ڕووی بایۆلۆجی دیسان و برسیتە لە ڕووی ڕۆحەوە بۆیە ئێمە هەمومان پەنابین بۆ هوەر بە هەموو جۆرەکانی چونکە سپۆریکی کراوەیە داخراو نییە هەموو کەسێک تاکێک بۆی هێمامڵە بکات لەگەڵ هوەرە هەمومان سەیری دراماکەین هەمومان گوێ لە گۆرانی ئەگرین و لە مۆسیقە و هەموو دیزاین هوەر چوتە ناوە هەموو سێکتەرەکانی ژیان بەڵام پێ نازان یعنی ئەس ئەم هۆڵ هەمووی بری دیزاینەکە بریتە لە هوەر تەلڤیزیۆن چی تیا دەرچی هوەرە دیزاینی هەر شتێک کاڵایەک و شتێکی لە بازار و سناعی بێ غێر سناعی بێ هوەرە جا لەبەر ئەوە هوەر مامۆستای هوەر یعنی خۆشبەختانە لە کۆمەلگای ئێمە هەست بەمە کراوە درکی پێکراوە بۆیە ئێستا بەشی پەروەردەی هوەری تەنها و تەنها لە زانکۆی سلێمانی کراوەتەوە کە جێگای شانازیە و جێگای داخە جێگای شانازیە کە ئێمە دەست پێشخەریمان کردو ئەومان کردوتەوە ضرورەتێکە وەکو ئەو دەرسەکانی تر بەڵام
جێگای داخە هێشتا ئەو زانکۆکان نەیانتوانی ئەم بەشە بکەنەوە چونکە تۆ هەموو بابەتێک لە پرۆگرامی خوێندنی خوێندرگاکان ئەبێ جهتێک هەبێ مامۆستای بۆ ئامادە بکە ئیتر ئەگەر فیزیک بێ کیمیە بێ ماث بێ هەر شتێک ئەی باشە دەرسێک هەیە لە خوێندرگاکان بەناوی پەروەردەی ئەی نابێ لایەنێکی پسپۆر هەبێ ئامادەی مامۆستا بۆ ئەو پسپۆریە بکە جا ئێمە درکمان پێکرد لە ساڵی 2012 ئەو بەشەمانە دامەزراندووە خۆشبەختانە تا ئێستا 8 خولی بەکلێرۆسی دەرچواندووە نزیکەی 300 بۆ 400 مامۆستای پسپۆر ئەکادیمی بێژگە لە 3 خولی ماستەر و خولێکی دکتۆراش هیوادارین ئەو زانکۆکانی تریش وەکو ئێمە هەوڵ بدەن ئەمە بکەنەوە چووکە ضرورەت ئیشەڵڵا کە بەو شێوەی شەبێ جا ئێوە دێن لەلایەنە ئەکادێمیک و زانکۆیەکەیەوە فێرخوازەکانتان فێری لایەنە هۆنەریەکانەکەن و شێوازی وانەوتنەوەکە بەڵام ئەوەندەی کە بەڕێزت ئاگادار بیت و زانیاریت هەبێ کاتێک ئەمانە چنە پەروەردە بە بەرکەوتنی ڕاستەوخۆیانە بێ لەگەڵ منداڵەکان تا چەند ئەو سیستەمە هاوکاریانە کە ئەمان بە تەواوەتی ئەوەی کە فێری بوون بتوانن بگەێنن بە منداڵەکە پرسیارێکی زۆرجان بەڕاستی ئەمە وەڵامەکەی ئەتوانم بڵێم شتێکی ڕێژەیە ئێستا یعنی سیرەکەی لە خوێندنگا تایبەتەکان ئەهلیەکان باەخ دراوە هەر لە باخچەی منداڵانەوە تا مەسەڵەن خوێندنگاکان بە ئەم بابەتە و فراهەمکردن و دابینکردنی پێداویستەکانی بە شێوەیەکی باشتر لە زۆرینەی خوێندنگا حکومیەکان چونکە بەڕاستی ئەم بابەتە یعنی یا بینای دزاینی بینایکردنی خوێندنگاکان هەر لەسەر هینی سیستمە کۆنەکە زیاتر ئەڕواچلەکان و 50 و 60ەکان ئێستا وانە لە وڵاتە پێشکەوتوەکان دزاینی خوێندنگاکان بە پێداویستەکانی بابەتەکان و هی ئەم سەردەمە هاوچەرخە یعنی بۆ نمونە پەروەردەی هونەری پێویستەکە بە هۆڵی بۆ شانۆ نمایشکردنی شانۆی پێویستەکە بە هۆڵی بۆ کۆنسرتی میوزیک پێویستەکە بە هۆڵی کیشیا بۆ ئیشی دەست بۆ سیرامیک بۆ پێکەرسازی بۆ وێنەکێشان بۆ دیزاین بۆ زەخرف و ئەو شتانە یعنی بەداخەوە لە زۆرینەی مەکتەبەکان هێشتا وەکو پێویست ئەوە دابین نەکراوە ئەمجا لە کەرەستەکانی جا ئەمانە بە شێوەیەکی ڕێژەیی لە مەکتەوان لە ئاسی طموحدان نییە هیوادارین دزاینی خوێندنگاکان بە شێوەیەکی باشتر و هاوچەرخانە دروست بکرێت کە شوێنی پێداویستەکانی پەروەردەی هونەر فراهەم بکرێت لە خوێندنگاکان بگرە ئێستا زۆری نەمان مەسەلەن دنیا بابەتمان خوێندووە لە میانێ ئەو 12 ساڵە فیزیک و کە بەڵام ئێمە ڕۆشتین بۆ بواری هونەر هیچ سوودمان لەو باکە بنێ بە شێوەیەکی ئۆتۆ بەڵام ئەمە مەرجنی هەموو ئەوانەی لە خوێندنگاکان هەمووی ببنە مامۆستایان بنە عالمی لە کیمیە و فیزیەوەیان هونەر ضرورەتێکە وەکو چۆن وەکو وتم خوراکێکی ڕوح ئەگەر لەشت برسی بوو تۆ بێزار دەبی هەروەها ئەگەر ڕۆحیشت برسی بێ بێزارە بی جا هونەر باشترین سەرچاوەیە خوراکێکی ڕۆحیە وەکو تێکسە ئاینیەکان و ئاکان بەڵام ئیتر بە پێ ئاستی هۆشمەندی کۆمەلگاکان باەخ پێ دەدرێ زۆر باشە دکتۆر لەگەڵەوەی کە سەحر پرسیاریەوەی کە ڕاستە ئێماگەر بەردەوام پرسیاریەکەین کەم و کوڕێکانمان هەیە خوێندنگاکانمان هەتا ئێستاش لە خوێندنگەیەکی لەوانەیە گونجاو نەبێت بۆی کە خوێندکار سوود لە هەموو ئەو بابەتانی بەڕێزت باسیەکەی بیبینێ بەڵام لەم نێوەندەشە زۆر جار دڵخۆشین بەوەی کە من هەرەگەڕێمەوە بۆ مامۆستا زۆر ئەگەر سەلیقەیەکی باشی هەبێت ئەتوانێت پەروەردەیەکی باشیش بکە لەگەڵ کەم و کوڕێکان خۆی گونجێنێ یعنی زۆر جان نمونەی زۆر جوانمان هەبووە لە گوندێکی دوورە دەست مامۆسایە لەوانەیە لە ماڵێکی شاو مەکتەبیش نەبوو بێ بەڵام ئەمنە بە جوانی دار و دیوار و ڕەنگەکانی تێکەڵ کردووە خوێندکاری تێکەڵی سروشتەکە کردووە ئەو خوێندکارە هەست بە و کەمیانە کەمترەکە من ئەم نمونەیەم بۆ چێنایە ڕۆڵی مامۆسا لەم نێوەندەیە چۆنە یعنی بێورەیی دروست نەکا لای خوێندکار هەوڵەکانی خۆی بخاتە گەڕ لەگەڵیانە ئەمە تا چەنە بێتە بابەتێک بۆ پێشخستنی ئەو سیستەم هەر کەسێک مامۆستا سەرکەوە هەر کەسێک لە بواری کەریلەکەی خۆی ئیشەکەی خۆی گەر حەزی لێ بێ پڕ بەدڵ با بڵێم عاشقی بێ داهێنانەکە بەڵام کە تۆ چوویتە بوارێک بڵێ وەڵای ئەمە زانکۆلایەن بە نازام بە خۆم و بەختم ئەمە بۆ دەرچووە بەیانی ڕەنگە تۆ بتوانێ سەرکەوتوبی هەوڵت داوە بەڵام داهێنان ناکەی جا لەبەر ئەوەی ئەوانەی هیوادارم هەر کەس کەریرێک هەڵبژێرێ بە ئارەزووی خۆی بێ لە ناخی دڵەوە کە تواناکانی ئەوە بێ زیاتر ئێمە ئیشەکەین بۆ کۆمەلگاوک و چیانەوێ خۆمان فەرامۆش کردووە ئەبێت تۆ ئەوە بکەیت زیاتر تۆ ئەگەر مامۆستای پەروەردەی هونەری خۆی
حەزی لەو بوارەیە دڵنیابە ژینگێکی شیاو بۆی ئامادە بکە ئەتوانێت داهێنان بکە. جا ئەمڕۆ هونەر باشترین یعنی بوارە بۆ پەرەپێدان بە توانای کارامە هونەریەکان و داهێنان لە لای خوێندکار نەکار بەس لە بواری هونەر چونکە ممارسەکردنی بابەتە هونەریەکان شان و شێوەکاری بە هەموو جۆرەکانی میوزیکەوانە پەرەئەیە بە توانە عەقلیەکانی مرۆڤ ناحیەی سۆزداری ناحیەی سۆزداری لە ناحیەی کۆمەڵایەتی بۆ نمونە ئێستا تۆ کە کۆمپۆزیشنێک درسەکەی یەکەم جار مێشک ئیشەکە مخەیلی ئینسان ئیشەکە دراسە ئەکا ئەم کۆمپۆزیشن دیزاینەکەی ئەم کوتلێرە ئەم فراغ ئەم ڕەنگە لێرە ئەمە هەمووی بەکارهێنانی عەقڵە. ئەمجا گریمان میوزیک خۆ هەمووی بریتێ ماث هەمووی بیرکاریە ئەرقام و نسب و ئەوانە یەک تۆز خەلەری تیا بوو نەشاز دروست بوو. هەروەها بۆشان و بوێری و شجاعەت و قسەکردن و ئەوانە و نهێشتنی شەرم و ئەوانە ئەمان هەموو پەرەئەیە بە تواناکانی فێرخواز. جا لەبەرەوە مامۆستای پەروەردەی هونەری تا بایەخ پێ بدرەوە و دەرسەکانی تر هێشتا کەمە بۆیە ئێمە لە زانکۆی سلێمانی خۆ دەزانی ئەوە تە بە هەموو توانایەکمان بەشێکیمان دروست کردووە بەشێکی ناودار و شوێنی دەستی دیارە هەموو بۆ پەرەپێدان بە تواناکانی مامۆستان وتمان ئەوی ماستەر و دکتۆراشمانەوە بۆیان فراهم کردووە ئیشی خۆمان کردووەکو پێوەست مامۆستای پەروەردەی هونەری هیچی کەمتر نییە لە هیچ مامۆستاکانی بابەتەکانی تر. جا بایەخدان بە ئەوە وتم پەیوەندی هەیە بە ئاستی هۆشمەندی ئەو کۆمەڵگایە وەکو هەلی کاریان چۆنیان بازاڕی کاریان دامەزراندنیان. یەکێک لە ئاماجەکانی پرۆگرامی خوێندن مامۆستا ئەبێ کۆنێکشنێکی دروستکە لە نێوان بابەتەکەی و کۆمەڵگا و ژیانی ڕۆژانە یعنی ئەو شتێک کە تۆ فێرێکە ئەبێ ڕنگدانەوەی هەبێ لە باری ژیانی بۆیە پەروەردەی هونەر یا هونەر بە شێوەیە گشتێ ئەگەر ئەم دەرچووی ئێمە بەهرەمەند بێ و بەتوانە و لێ هاتوو بێ ئەگەر دامەزراندین ئەوانەشی هەر دیسانەوە ئەتوانێ باری گوزەرانی خۆی فراهم بکە ئەتوانێت ئیشی هونەری خۆی ماشەڵڵا ئێستا هەمووی لە ڕێگای ئۆنلاین و یعنی لە ڕێگای ئینتەرنێت و شتی خۆیان کاڵای خۆیانەکەن و ئەیفرۆشن حتا دوکان و هونی شکی نایەوێ ئەوەی دەستڕەنگین بێ ئیشی بۆ دەسەکەوێ ئەمە یەک شتیش پێدام بڵێ مامۆستا سەحەر مامۆستا سەرکۆگیان سبێ تەنها بۆ خەڵکی زیرەک هەر کەسێک زیرەک نەبێ هەوڵ نەدا داهێنەر بێ لە بواری ئیشەکەی خۆی ئیشیشی دەست ناکەێت بۆیە ئێستا ئێمە خۆ دەزانی بە هەموو شێوەیەک لە پرۆگرامی خۆمان هەمیشە ئەپدەیتێکەکەینەوە ئێستا دیجیتال ئارت جاران ئێمە هەروتمان موادی ڕسمی ئێستا هەمووی زیاتر کردومانە بە دیجیتالی ئەبێ لە مەکتەبەکانیش ئایپاتی خۆی هەیە و کۆمپیوتەر هەیە مناڵ و جاران نەما هەمووی شارەزای ئەوانە ئەبێ بە شێوەیەکی هاوچەرخانە فێر بکە و داهێنان بکە هەر کۆمەڵگایەک داهێنان نەکە یعنی خەیاڵی بەرەو داهێنان نەڕوە ئەبێتە کۆمەلگایەکی قەرزدار هەمیشە قەرزی لەسرە ئەوەی بەرهەمی هەبێ ئەوە دەوڵەمەند دەبێ بۆیە ئەبێ ئێستا سیستمی خوێندنی ئێمە بیگۆڕین لە جیاتی لاساییکردنەوە و ئەوی سیمیولەیشن و محاکات و ئەوانە بیکەین بە چۆنیەتی پەرەپێدان بە تواناکانی خوێندکاران و لێهاتوەکانی جۆرەکانی بیرکردنەوەی زانستی بیرکردنەوەی لۆجیکی بیرکردنەوەی ڕخنەگەرایی بیرکردنەوەی داهێنانی کە بیرکردن لێرە گەشە کرا لە مێشک ئەمجا دەستیش ئەتوانی گەشە بکات و تەتەوەر بکات بەرهەمی شتێک باشە بۆیە ئێستا ئێمە ئەبێ دەربچین لە ناو سندوقەکە ئەبێ پرۆسەی خوێندن لە ناو سندوقە دەربچێ برە و داهێنان بڕۆن چونکە ئایندە بۆ کەسان بەس بۆ کۆمەڵگا داهێنەرەکانە ئەوانەی ترادیشنەڵن تەقلیدی و لە چوارچێوە و لە ژێر چەتری کلاسیک ئیشەکەن ئیشیان دەست ناکەوێت بە ئاسانی ئەمە باشە پەیامی دکتۆر لەگەڵ ئەوەی کە ئەمەنە بەگرنگی و سێری وانەی هونەرەکەین ئەمەش لە پێناو خزمەتی مناڵەکانمانەیە بۆی کە خۆیان دوا ڕۆژی خۆیان چارەنووسی خۆیان دیاریکە چکە هونەر دنیایەکی فراوانە ئەم منداڵە لەوانەیە لە قۆناغی لە قۆناغەکانی تر لەو شێوازە کلاسیکە دەربچین دایک و باوک بڵێ تر تۆ بێ بە پزیشکە بێبی بە مهندس نە ئەم مناڵە لە قۆناغێکە مناڵێکە حەزی لە وەرزشە مناڵێکە حەزی لە هونەرە با ڕێگەی لێ نەگرین وانەی هونەرە توانێت یارمەتی دەری مناڵ بێ کە بتوانێت چارەنووسی خۆی دیاریکات بەڵێ ئەمە شاروتم خۆزگا ئێستا ئێمە کۆمەلگا بڕاستی یعنی مرۆڤ وتم خۆی کائینێکی برگماتیە دایک و باوکان
هەر بوارێک هەلی ئیشی بۆی بڕەخسێ هانی خوێن ئەوڵادەکانیان بچن ئەو بوارانە بۆی جاران هەر هەمووتی پزیشکی و هەندەسە پزیشکی و هەندەسە ئێستا ئەوەتە ئێستا زۆر لەو خساسەکان تریش هەلی ئیشیان حکومیان دەست ناکەوێت پێی بارودۆخی ژیان بەڵام هونەر لە هەموو کاتێکە ئەتوانێ بژێوی ژیانی خۆی دابین بکە یعنی من بیرۆکێکیشم هەیە کاک سەرکۆ یعنی چونکە خۆی لەسەرەوە هەرەمەکەەوە ئیشەکرێ بۆ نمونە ئێستا شارەوانی داوا ئەکا لە هەموو نەخشەیەکی بینا ڕێژێکی معەن بۆ ڕۆشنایی هەبێت لەو بینایە وایە من پێم باشە ڕێژەیەکیش دابنێن لە سەدا سێ نازانم سەدا چواری پێنجێک بۆ هەموو ئەو تەلارانەی دروستکە بەتابێت ئەم هەموو فندق و تەلارەوانە با لە سەدا سێ بلایەکەمەوە ئیشی هونەری تیابێ بۆ ئەوەش ئەبێتە مایەی بڵاوکردنەوەی هۆشمەندی هونەری لەم کۆمەلگا ئەو کۆمەلگای ئاستی هۆشمەندی هونەری کەلتوری فراوان بێ کۆمەلگایەکی شەفاف پێشکەوتوو ئاشتی خواست یعنی تەندروست دروست دەبێت دکتۆر جەواد ئێمە کۆڵە دیوارمان هەیە لە شەقامەکانە هەمووی ڕەنگی ڕەساسی چیمەنتۆ ڕەنگێکی بێ حاڵ و بێڕەنگ ئێمە یەک دنیا خوێندکاری با بڵێن هونەرمان هەیە لە زانکۆکانە هەرەکرێت سوود لەوان وەرگێت بۆ ڕازاندنەوەی ئەم دیوارانە زۆر ڕاستە یعنی ئێستا باری داهێنان لە بواری یعنی هونەرە خۆدان دەزانن هونەر وەکو بریتە لە فۆرمە و ناوەڕۆک ناوەڕۆک پەیامەکە هەر وەکو گشتگیرە مەسەن لەسەر مهرەبانیە لەسەر دایکە لەسەر نیشتیمانە ئەمە سابتە بەڵام ئەبدێتکردن و گۆڕانکاری و پەرەپێدان لە بواری تەکنیکی ئیشکردنەکەیە ئێستا شتیان نەهێشتووە کەرەستێکیان نەهێشتووە خامێک نییە ئەزمونەی خەنە ژێرباری ئەزمونگەرایی یعنی بە هەموو کەرەستێک ئیشەکەن داهێنانەکە لێرەیە بۆ ئێستا شتێکی بەناوی ڕیساکلین یعنی تۆ ڕیساکلین ئەەکەی شتێکی فڕێدراوە ئەتوانی بیخەیتە قاڵبێکی هونەری ئیتر ئەبێتەوە یعنی ئەوە هینی دەستی پایسکلەکە هینی پیکاسۆ فڕدرابوو لە سکرا بەڵام کە خستیە ناو کارێکی هونەری ئیتر ڕەنگە ئێستا ئەبێ بە مەزاد عەلەی مەلایین دۆلار بفرۆشێ هەروەها وەکو ئەوەی هەنی حەوزین تەوالیەتەکەی ئەو هونەرمەندەی لە نمایشێک عەرزی هەیەکە ئێستا نرخەکەی نازانم چەندین ملیۆن دۆلارە ئەم مۆزەکە دای لە تابلۆکە کە خستە قاڵبی هونەری و تێڕوانینێکی هونەری خستە سەرێ ئەگۆڕێ وەزیفەکەی ئەگۆڕێ لە شتێکی ئەوها بۆ ناحێکی ئستاتیکی جەمالی یعنی هەستکردن بە جوانی ئەوە ئێمەین مرۆڤ هەستەکەین بە جوانی و چێژەگرین ئەم هەموو سروشتە جوانە ئەم هەموو گردونە جوانە دروست کراوە بە هەموو پێکاتەکانی ئەگەر ئێمە هەست پێنەکەین ئەبێ بۆچی دروستکە کی هەستی پێ بکە جا ئەبێ هەستی جوانی ئەبێ پەرە پێ بدرێ وەکو هەموو هەستەکانی تریش زۆر زۆر سپاس بۆ بەڕێزت بۆ هاوکارانت بۆی خزمەت ئەکەن کەسانێک پەروەردە بکەن لە ڕێگەی ئەوانەوە منداڵانی کوردستان بە هونەر ئاشنا بن ڕۆحیان جوانتر بێ ژیانیان جوانتر بێ بەخێر بێ دووبارە سپاس بۆ تۆ زۆر بەخێر ئێمەش خۆشحاڵ گەلێک سپاس بۆ ئەم دەرفەتە